پێنتاگۆن دەڵێت هێزەکانی رووسیا بەرپرسن لەو دڕندەیەی کە لە بوچا ڕوویداوە. یەکیتیە ئەوروپی دەبێژە جەزایên دژی نەفتا ڕووسی بژارەکە ئەگەر هەمی ئەندام ئەرێ بکەن. ژنان و مناڵانی هەڵاتوی ئوکرانیا لە بەرامبەر مەترسی بازرگانی کردن بە مرۆڤەوەدا. تەماشاچی لێ خۆشەویست ئیدەمەتان خۆش لە واشنگتن دیسیەوە خۆشاتنەوە ڕای بەڕامی کوردکۆنەشن من جانی دیلان ئومیدەوارم دەمێگی خۆش وەلمان بووەنە سەر. سڵاوورێزە من ساڵح دەمی جەرجی بۆوە بینەرهێژا فەرمو ئەمژێ ئەمریکای دەست پێ بکەن. پێنتاگۆنێ بە دوور ناخە کۆ کریارên هۆڤانەیەن لە گوندەوارên کیێڤێ بووی لەسەر دەستێ هێزên رووسی بوونە. پەیڤدارê پێنتاگۆن جۆن کێربی گوت ez باوەرم ne tenê ji bo me belê ji bo hemî cîhanê diyar e ku hêzên Rûsî berpirsin li dorkiryarên hovaneyên ku li Buça bûn. Mosko rastî tawanbariyên navnetewî dibe li dor gunehkariyên şer piştî vekişîna hêzên Rûsî ji Buça û dîtina termên sivîlan li ser cadeyan. Wezîrê derveyê Rusya Sergey Lavrov û peyvdarê Kremlin Dmitry Peskov ev iddia red kirin û ew wekû ev dîmen û vîdeo sexte binav kirin. Berpirsên Ukranî got herî kêm 410 termên sivîlan li bajarokên derdorê Kiev hatin dîtin ku di van rojên borî de ji aliyê hêzên Rûsî ve hatibûn girtin. وەزارەتی دەرەوە لەگەڵ وڵاتانی تردا بێزاریان دەربڕین لە بەرامبەر تاوانەکانی شەڕ پاشکشانەوەی رووسیا لە قەراقی کیێڤ کە لاشەی مردووی کەسانی سیڤیل نیشان دەدات و هەندێکیان لە نزیکەوە کوژراون. دیمانەکە وەزارەتی دەرەوە لەگەڵ وڵاتانی تردا بێزاریان دەردەن لە بەرامبەر تاوانەکانی شەڕ و لاشەی مرۆڤ و کەسانی سیڤیل نیشان دەدات کە هەندێکیان لە نزیکەوە کوژراون و ترسناکی لاشە تێکراوەکان کە لەسەر شەقامەکان دەکەوتون یان ئەوانەی بە خێراوی نێژراون بۆتە هۆی داواکردنی سزای قۆرسل لە دژی کرملین. ئەمریکا پلان دیکە کو ئەندامتیا رووسیا د جێڤاتا مافên مرۆڤان یا نەتەوەین یەکگرتیدا ڕاوەستینە بە سەدەما بلندبوونا نیشانên ku hêzên Rûsî gunehkariyên şer li Ukraynayê kirine. Balyozê Amerîka lê netewên yekgirtî Linda Thomas Greenfield banga weyekê kir ku kursiya Rûsya ya civata mafên mirovan ji dest were girtin di encama raportên girêdayî tundûtijiya li dijî sivîlan li bajarekî Buça. Greenfield got peyama wê sade bû ji bo 140 endamên civatê yên ku mehaborî ji bo şermezarkirina êrişên Rûsya li dijî Rûsa li dijî Rûsa deng dabûn biborin wê got wêneya Buça û wêraniya seranserî Ukraynayê divê bihêlin em axaftin û kiryarên xwe bi hev girêdin. باڵێزی رووسیا لە نەتەوەیەکگرتوەکان لە ڕۆژی دووشەمە ئوکرانیا و ڕۆژاوای تاوانبار کرد بە هەوڵدان لە دروبڵاوکردنەوە بە تاوانبارکردنی هێزەکانی رووسیا لەو دڕندایەتیەی لە شارۆچکەی بوچە لە قەراغی کیێڤ ڕۆیداوە. ئەو تاوانباری ئوکرانیا ناسیۆنالیستەکانی کرد لەبارەی ڤیدیۆی ئەو لاشانەی لەسەر شقامەکان دەکەوتون و دەڵێ ساختەکاریەکی خاوە. ڤاسیلی نینیزا تاوانەکانی خستە ئەستۆی ئوکرانیا ناسیۆنالیستەکان و وتی کە ئەو کاتەی بوچە لە ژێر کۆنتڕۆڵی رووسیادا بوو تاکە کەسێکیش تووشی هیچ توندوتیژی نەبووە. بەرپرسێ بازرگانیە یەکێتیە ئەوروپی ڤالێدیس دۆمبرۆڤسکیس ئیرۆ سێشەمێ گوت جەزایên یەکێتیە ئەوروپی لەسەر نفت و کۆمرە رووسی بێگومان بژارەکە ئەگەر ئەندامên یەکێتیە bi tevahî erê bikin. Axaftinên wî tên di demekê ku wezîrên darayiyên yekîtiya Ewropî yêşne Luxemburgê ji bo guftugokirina encamên aboriyên cezayan û alîkariya darayî ji bo Ukraynayê. Dombrovskis got guftugoyên li dor berferehkirina cezayan da komir û nifta Rûsî jî vehewîne berdewam in. Hemî endamên yekîtiya Ewropî ne li gel cezayên lezgînên dijî nifta Rûsya ne. د دمکې دا کو پولندا دخوازه اروپا یکسر انرژیا روسیا ببره آلمانیا دبیجه او گاف به گاف ل درجیا چند مهان وی کی بکه.
خاچی سووری ئۆکرانیا لە ڕۆژی دووشەمە داوای لە وڵاتانی هەردووبەرەی شەردا کرد بۆ ڕێگەدان لە یارمەتی مرۆڤایەتیەکان بۆ ئەو کەسانەی لە بارەکانی پێشەوەی شەڕدا دەژێن و هێشتا لە بەرامبەر مەترسیدان. ئێلۆنا سکاینکۆ کە بۆ ڕادیۆ تەلەڤیزیۆنی سکای بریتانی قسەی کرد وتی بە پێی یاسایی مرۆیە نێونەتەوەیەکان ئەرکی ئەوان دابینکردنی ڕێگەیەکی ئاساییشە بۆ کرێکارانی فریاگوزاری لە ئەنجامدانی پشکنینی پزیشکی و گەیاندنی کەڕستەکان بەو کەسانەی پێویستیانە. به سەدان دەربەدەرین ئوکرانی ڕۆژە دوشەمێ بەردەوام بوون هەولên xweyên reva ji rojhilat بۆ rojavayê welê da û tevlîtirênên bi qarbalix û trafîka li ser riyên sereke bûn. Lê Kramatorsk به سەدان hewl dan li tirênên mayî yên rojê swar bin, xalên vekolînên yên leşkerî di nav karekî berdewam yên vehewandina qerbalixa xelkê de ne. Kanala Sky News hin wêne nîşan dan û got ew trafîk li dirêjiya 3 kilometran li ser riya Kramatorsk li herêma Donetsk xwebexş kar dikin ji bo vehewandina rewşa bêserûber li îstgehên tirênê Ukranî direvin di demekê da ku hêzên Rûsî li herêmê pêş dikevin. Sivîl ditirsin ku ew bimînin û bikevin navdestê Rûsan. 20 پەنابەر لە ئۆکرانیاوە لە ڕۆژی سێشەممە بە یاوەری وەزیری دەرەوەی ژاپۆن یۆشیماسا هەیاشی گەیشتنە فڕۆکەخانەی نێونەتەوەی تۆکیۆ. ئەو 20 پەنابەرە کە لەسەر فڕۆکەیەکی حکومیەوە لە پۆڵۆنیا گۆزرانەوە وا چاوەڕوان دەکرێت بەلای کەم بوو ماوەی 6 مانگ لە ژاپۆن بمێنەوە. ژاپۆن براوایە یارمەتی تردابین بکات ئەگەر هاتوو بە پێویست بوو. تۆکیۆ لە پێشدا 300 ئۆکرانی تر پەسەند کردبوو. سەرۆکی ئوکراینە شەرێ بەردەوامی رووسیا لە دژی وڵاتێ وی وەکو جێنۆساید بناو دکە دەمەکێدا کۆ بەرپرسێن ڕۆژئاوا کریارên هۆڤانەیên رووسیا وەکو ئەو بناو dikin لە گوندەوارên کیێڤ شەرمەزار dikin. وەزیری دەرەوەی ئەمریکا vê heftê serdana Ewropa dike ji bo kombûna li gel hevalbendê NATOyê. Raporta Areş Arabesadî Salah Pîrotî pêşkêş dike lêberî em raportê bibînin em bala we dikişînin ser wêyekê ku di raportê da wêneyên miriyan hene. هەورد و کەڵی ئاسمانی سەر ئۆدێسای پڕ کردووە. ئەنجومەنی ئەو شارە دەڵێت موشەکەکان شاری بەندەری ئۆکرانیا ناسراو بە مرواری دەریای ڕەشیان کردە ئامانج. ئۆدێسا هەروەها بارگای دەریایی ئۆکراینای لێیە. نوێنەری وەزارەتی بەرگری رووسیا دەڵێت گەمی و فڕۆکەکان دامەزراوەکانی پاڵاوتنی نەوت و ئەمبارەکانی سوتەمەنیان کردە ئامانج کە ئیدعا دەکات پشتیوانیان بۆ سەربازانی ئۆکراینە لە نیزەگە و شوێنە دابین دەکرد. کاربەدەستێکی ئۆکراینە ئەمەی بە بەشێک لە کردداری بەدکاری کاولکردنی دامەزراوە خزمەتگوزاریە هەرە گرنگەکان زانی. لە دەمێکدا شەری رووسیا بۆ سەر ئۆکراینە پێدەنێتە شەشەمین حەوتوو سەربازانی ئۆکراینە ئیدعا دەکەن پاشەکشیان بە هێزەکانی رووسیا کردووە. بەڵام سەرۆکی ئۆکرانیا ڤلۆدیمێر زێلێنسکی هۆشداری دەدا کە ئەو خەڵکەی لە نێو مینە جێهێشتراوەکان لە نێو کەرەسەی جەنگی و تەرمەکانی سەر شەقام دەژین تووشی کارەسات بوونە. شوێنێک سەربازانی ئۆکرانیا لە بوچان لە دەوروبەری شار لە ترسان مینەکانی تەڵەیی بە کەیبڵ ڕادەکێشن. ئێمە هاوڵاتیانی ئۆکرانین و زیاتر لە 100 نەتەوەمان هەیە. ئەمە سەبارەتە بە وێرانکردن و قڕکردنی هەموو ئەو نەتەوانە. ئێمە هاوڵاتیانی ئۆکرانین نامانەوێت بچینە ژێرڕکێفی ڕێبازی فیدراسیۆنی رووسیەوە هەر لەبەر ئەو هۆیەشە کە خەریکن لە ناومان دەبن. شارەداری بوچا وەسفی ئەو خەڵکە دەکات کە هێزەکانی رووسیا لە کاتی پاشەکشەدا لە پشتەوە ڕادەستیان بەستون و دەسڕێژیان لەسەریان کردوون. وەزیری دەرەوەی ئەمریکا دەڵێت رووسیا تاوانەکانی شەڕی ئەنجامداوە. ناتوانین لە بەرامبەر ئەمەدا بێدەنگ بین. ناکرێت وەکو شێوەیەکی یاسایی چاوی لێ بکەین. مادامێک دڕندەیی رووسیا لە دژی ئۆکرانیا درێژەیە بێت، ئەمە ئەو ڕاستیەیە کە هەموو ڕۆژێ ڕوو دەدات. هەر بۆیە پێویستە کۆتایی بە ئەمە بێنین. بەڵام سەرەڕای نیشاندانی بەڵگەی زیاتر رووسیا حاشای هێرش بۆ سەرمەدەنیەکان دەکات. ڕاوێژکارێکی سەرۆکی ئۆکراینیا ئاماژە بە بەڵگەی تاوانەکانی شەڕ دەکات. لە نێوان قوربانیانی تاوانەکانی رووسیا ژن هەن. دەستدرێژی ناموسیان بۆ سەرکراوە ویستویانە بیان سوێنن. کاربەدەستانی حکوومەتیان کوشت، مەداڵانیان کوشت، بەسەڵاتچوانانیان کوشت، پیاوانیان کوشت کە گەلێکیان دەستیان لە پشتەوەدا بەسترا بوون و ئاسەواری ئەشکەنجیان پێوە دیار بۆ و تەقەیان لە پشت سەریان کردووە. بەڵام سەرەڕای نیشاندانی بەڵگەی زیاتر رووسیا حاشای هێرش بۆ سەرمەدەنیەکان دەکات.
ڕاوێژکارێکی سەرۆکی ئۆکراینیا ئاماژە بە بەڵگەی تاوانەکانی شەڕ دەکات. ئۆکرانیا تاوانباری هێزەکانی رووسیا دەکات لە ئەنجامدانی تاوانەکانی شەڕ لە شاری بوچە لە غەراقی کیێف. ڕێبەرانی ڕۆژاوا شەرمەزاری دەڕەندایەتیەکان و داوای سزای قۆرستر دژ بە مۆسکۆ دەکەن. شەڕی رووسیا دژی ئۆکراینە وێرانیا کامەزن دگەل خودی نتن و کار بدەستێن ئۆکراینە رووسیا bi tawanên şerî gunehbar dikin. Li bajêrê Boça ya Bakurê Rojavaya Kîv termên sivîlan li ser cadda belavin û destên hindek ciwanan ji piştvegirê dayne û karbidestên xwecihî dibêjin xuya dikit hindek qurbanî keftibin ber eşkencê. Serokê Okrayna Volodymyr Zelenskî leşkerê Rûsya bi kuştina sivîlan û diziye û destdirêjiya seksî gunehbar dikit û bi jînosayt kirdarên leşkerê Rûsya nav kir. Світ бачив вже багато воєнних злочинів. چەندین تاوانên şer li dem û cihên cuda çêbûne. Lê niha demek û kirdarên şer yên leşkerê Rûsyayê bibine dawîtirîn yek li ser rûyê erdê. Li başûrê Okrayna hêzên Rûsya benderê Odîsa bi mûşekan kirine armanc û malbat naçarkirin ji malên xwe birevin. Wezîrê Derveyê Amerîka Antony Blinken gote kanala televîzyona CNN Amerîka tawanên şerî daykumen dikit. We can't normalize this. Ew normal nabîteve. Ev rastiyeke te her rojekê de çêdibîtin hindî dirindehiya hêzên Rûsyayê devam bike. Kirdarên leşkerê Rûsya li Okrayna bi taybet li bajêrê Buça karvedan hebûn. Komîsyona Ewropî dibêjit armanckirina sivîlan rûyê rastê Kremlin aşkira dikit. The European Union condemns Yekîtiya Ewropayê bi tundtirîn peyv gunahên hêzên dagîrkerên Rûsyayê şermizar dike û rûyê rastiyê Kremlinê aşkira dike. Karbidestên Rûsya li ser van tawanan dêbêne dadgehkirin. Peyvdarê Kremlin daxuyaniyên karbidestên Okrayna û videoyên kuştina sivîlan red kirin û got bawerî pê naêne kirin. Ew zanyariye cihê gumanê ne û bawerî pê nayê kirin. Taybetmendê Wezareta Berevaniyê şaştiyên videoyan û dema bûyeran eşkera kirin û bû diyarkirina rastiyan ez vê yekê dibêjim. Li gor dadgeha tawanên nêfnetewî herzê de gaviya kamezin bi ser qanûna mirovaniya nêfnetewî bi tawanên şerî tête naskirin. Yeketiya Sovêta berê rêkeftina Cinêv ya sala 1954 imza kirbû wil sala 2019. Rûsya bendek ji wê rêkeftinê red kir lê hêşta wekû endam di rêkeftina Cinêv da dimînit. Xalid Fettah, Dengê Amerîka. ئەمریکا و ئەوروپا دەبێژن ئەوێ جەزایên بهتر ئامادە بکەن لە دژی رووسیا پشتی بەلگەیەن کریارên هۆڤانە لە باژارێکە بوچە ئەو کریارên ku رووسیا wan red dike û dibêje ew wêneyên sextene ku ji aliyê welatên Rojava û Ukraynayê ve li ser medya civakî hatine belavkirin. Ji bo ronîkirin û şîrevekirina vê mijarê niha rêzdar Guman Hüseyn şîrevekarê siyasî ji Almanyayê bi rêya Skype bi me re. Dem baş mamoste Guman ev tawanbariyên li dor Buça çi li rewşa heyî zêde dikin li gor xwendina te? Belê spas bo vexwendinê, spas bo karmend û bînerê we. Baweriya me de heta niha tiştê ku dibên her du alî, her du dijbirê hevdû bi awakî siyasî hemû bikaranînê ser erdê tewzîf dikin li salhê nerîn û berjewendiye. Xelê gava ku em bên pîvana dîrokî û pîvana rojaneyî aniha ku tê bikaranîn em nikarin bidin ber hevdû em bêjin Rûs yani ew tişt wê jê dûr bêt berbariyê me de tiştê ku berî niha Rûsa û Putin yani kiriye li Sûriya be ya li Libya be ya li dereka dîbê merekarê bibêje ev tiştê ku aniha dibin destê Rûsa tê de heye û Rûs ji bo xatirê ku dîsa vegerin wê dewra xwe yî dîrokiya berê karê her tiştî kar bîne li hember dewletekî dixwest dîmokratiyetê bi hemî awalca xwe pêk bîne û karî bû yani aştiyane bijî derdora welatê xwe û tevlî Yekîtiya Ewropaya Dîmokratîk. Baş mamoste Guman eger wabe eger ew belge yani wek bê ew tişte bêne belgekirin ew em bêjin kiryarên hovane wê demê bersiva Yekîtiya Ewropa û Amerîka li gor xwendina te wê çawa be li dijî Rûsya? Yani ez bêjim Rûsya tewanbar e. Ene wê nadûr dikim lê ez bê heta niha cihetekî siyem cihetekî mafdar mafnas mere kar bê li ser ava bike qutbir bike bêje ewa bûye. Heta niha tozîv dibe siyasiyen. Lê Rûsya ji vî karê hanê baweriya me de nedûre.
وەس باوەڕ ناکەم یەکیتیا ئەوروپا و ئەمریکا ئەف دەولەتێن دیموقراتی گولسەر بنگهێن یاسایی تێنە ئاواکردن و مافێ مرۆڤ تا قونەغەکە باش دپارێزن کاربن ینی داکەون بێگوتە بەرگەی درست دەستێوادە هەبن و تەوانباریە سیاسی تەنێ بن. باشە حتا هاب کێمانی تشتێن کو دیارن وێنەیەن کو دەرکەون سەر ڕاگەهاندنێ کو ئەف بژین کریارین هۆڤانە بوونە وێ دەمێ ینی یەکێتیا ئەوروپی ئەس باوەرم وەزیرن دارایی ئیرۆ کۆم دبن لە لۆکسمبۆرگێ یەکێتیا ئەوروپی باوایکی تایبەت دکارە جەزایên ئەم ببێژن ئابووری بدە سەر کەرتا نەفت یا ڕوسی کو پاڵە خۆ بێ ئاوایکی سەرەکە دەدە سەرێ ناز باوەڕ ناکەش بەر هەر دەولەتە ئەوروپی بەرژەوەندیەوەی ئابووری نەوەکە هەفتوونە ئەلمانیا دەولەتە هەری مەزنی هەری خودی ینی اقتصادێکی خورتە ناو یەکێتیا ئەوروپا باژار دەولەتێکی سیناعیە و بێتری غازا گۆژ رووسیا وەردەگرێژ هەموو دەولەتا بێتر ئەس باوەڕ ناکەم کاربن وەکە یەک سەلک بە هەفتوورە کاربن بڕیارێکی بدن وەک ئەلمان دخوازن بەلکی قوناغ بە قوناغ گاو بگاو کاربن وێنا بکن ئەگەر ئەلتەرناتیڤەکی ینی تاقاش خۆرە دیتن جەهەکی دیتر گێمتری یان وەکە بەهای گۆژ رووسیا وەردەگرێت. مامەستا گومان تو بخۆل ئەلمانیا دمینە عینە دیارە وهایە کو ئەلمانیا هەنێکی گاوەکێ پشون دامایە لە بەرامبەر ئەم بێژن هەواڵبەندên خۆین ئەندامên dinên یەکیتیا ئەوروپی کو پۆلندا jî di serê wan da dibêje divê ku ya awakî lezgîn ev ceza bêrin werin pêkanîn wê demê ئەلمانیا هەلوەستا یەکیتیا ئەوروپی لە بەرامبەر رووسیا لاواز ناکە زعیف ناکە ینی ئەس باوەڕ ناکەم إجبار ألمان يعني ديسا يكيتيا أوروبا ودولتي زعيف ويعني فقير دي يكيتيا ناو يكيتيا أوروبا دا ألمان بشتبان جوانارا أجر بفيرنجي ببي أدبشم ولاوازي بسري يعني يكيتيا أوروبا بتبايا وينا ونما يعني ناكبي واتيغو يكسر مرا كاربي يعني هر تشتي وكا خبكي مرا مجبورة يعني أنا هالألمانيا أزدجي قالك تشت بهابونا ملطي ألمان وملطي ديمقراط نعلمي نفير نبونا قوهما تشتكي بكن وكل روسيا بوتين تشتكي ببيجي وهري سري وملطي وينا كاربن حتى قناغكي سري وخداخر جبريارا بوتين أفولاتي زندينا يعني نولو بهيسانة وخاصة دولتك وك ألمانيا 85 مليون كستي دنا أبوريا ويخورتا صناعيا خورتا أزباورناكم كاربي ويخوناغ أزباورناكم أوشي حتى بداوي ألمانيا دحبدن بوي آليدا بله مامۆستا ئەم دەزانن کو ئەبوو دەمەکە ینی دەما دەستپێکردنا ئێریشên رووسیا دژی ئوکراینای دا هەولێن ئاشتیە دەبن کو پرۆسەیەکە ئاشتیە بەرێڤە بچە گفتوگۆ ببن ترکیە ژێ دناواندا دگەرن وان ئەم ببێژن ئاخافتنان میوانداریە وان کرد دەبێژی ئەف کریارین هۆڤانەیên لە بوچە بووی ئەگەر وەرن بەلگەکردن وێ دەمێ وێ ئەف هەولێن ئاشتیە تێک بچن از به آن هاجی هولی آشتیانه تک دچنش بر باوریام به یعنی به مهوانداریا ترکی جنای جبرگه ترکی قریبا مافی مرو و بپاریزی و حریص بالا سر و مسائل هانی و قریبا گلک تشتال جم خوش سوریا دجی پیکانی بانا هف بشی روسایه دکریار گروز لهمبر سوریا دکن و چلو قریبا بجا اوکراینا یان روسیا الهفدو بینه یعنی اب مثلا عند باوریه مده بلکی جانبك شيء اخلاقيه لقالك الهفدو صوار لابه بيقومان تبلغ ديار ببي وقالك گفتگو وقالك بلغي اشتيانه جي تيك بيج گومان حسين شيروكار سياسي تج المانيا مربي قالك سباس ودماته باس بوجي باس دنگ امریکا جافکانی گاپ باوریان و چو آگاهیان برای مالپر و پلاتفورم میدیا جواکیا دنگ امریکا بالا خوبدن پزانین و نوچه جیهانه بەپێ ئەمارەکانی نەتەوەی گرتوەکان هەر لە دەستپێکی هێرشەکانی رووسیاوە 4 میلیۆن کەس لە ئوکرانیا هەڵاتون کە زۆربەیان ژن و منداڵان و بەتایبەتی لە بەرامبەر مەترسی بازرگانیکردنن بە مرۆڤەوە. لیسا باڵکێت ئەم راپۆرتەی ئامادە کردووە و هاوکارمان هاتین مەحموود پێشکەشی دەکات.
ئەڤە سنوورێ ئوکراینیا پۆڵەندایە، خاڵە پشکینی ناشەینی و مدیکایە، لە گوردمۆهێکدا تاینەتەوەی نیەگرتی ڕێژەیەکە زوورە پەنابەران پرانیا وانژن و زاروکێن پشتی رووسیا و ئوکراینیا داگیرکردی ڕەڤینە پۆڵەندا و چەند ڕۆژان لە بەندێ دمێنندا کۆ دەربازی سنووران ببن. بێگومان gelekî bi zehmet e, ez nizanim çi bêjim, lê me çi çare nîne, divê em zarokan biparêzin. Li destpêka destpêkirina zêdegaviyên Rûsya, çalakvanên mafên mirovan hişyarî dane penaberan ku çêdbît bazirganên mirovan ewan bikene armanc. Bêguman me tirsî zêde bîn. Pitir ji wan jinkên gel zaroka û sinûr derbas kirîn û ew li bin riskeka pir xirab dabîn. Çi ji layê aborî ve yan ji layê diravî ve. Ew yên li şerê revîn. Wesa dibin serdabirin. Çalakvana mafê mirovan yolya Enisova dibêjît, bazirganîkirin bi mirovan bi şêweyekî asayî her du serdabirina siksî û tundûtîjiyê bi xwe vedgirît. Polîsên Polandî heta nûker du rewşên destdirêjiya siksî nava penaberan da tûmar kirîne. Xwebexş kar dikin da ku pêzanînan bidene ewan jinan yên ku çêdbît di matirsiyê dane. Me dît ku çend zalaman wêneyên jin û keçên sinêle digirin. Em zû digeheştin ku çi dibît bazirganên mirovan li pêş vê yekê bin. Jineka li Kiev li karî digera li Lviv. Wê reklamekê da dît û ev şûle peyda kir. Şûleya ew bî ku çavê xwe bidite kurekê 15 salî. Pişkeka ji karê wê pêşkişkirina xizmetên seksî bî. Her wisa ew penaberên kar dikin matirsîl serheye bêne serdabirin. Plana wan gelek yapsana heye. Li destpêkê da çêdbît cihên ew şên lê bijîn bê beramber bihêne pêşkêşkirin. Lê demê ku penaber diçine wêrê, dibînin ku wan tiştek beramber nevêt û çalakvanên mafên mirovan piştrast dikin ku ev karên wisa netrewan e. Eger ku karek hebe divê tiştekî beramber wî karî werbigirî, ev e geleka giring e. Zêdebarî wê, eger divê tu li wî cihê lê dijî kar bikey û xwediyê wê derê daxwaz ji te bike ku tu kar bikey, weke li hotelekê, zeviyan yan jî her karekê dî bikey, wê demê divê tu yê hişyarî van rewşin lawaz bî. Nîva Ukrayniyên koçber bûn zarokên, hindek bê belgename derbazî snûran dibin, hindek bi tinê ne bêdeyba bin. Ew zarokên wisa metirsîl ser heye ku bikevne destên kesên guman lêkirî yan xirabtir. Şareza şîretan penaberan dikin ku wêneyên belgenameyên giring li ser telefonên xwe bigirin. Her wisa jmara telefonê a polîsên her welatekî ew diçinê bi xwe peyda bikin. Giring e ku peywendiyên xwebexşan û grûpên harîkar hebin. û berdewam digel kesûkar û hevalên xwe baxivin da ku pitir xelek cihê her penaberekî bizanît. Piraniya kesên ji Ukraynayê direvin zarok û dê û dapîrin û her kesî ji wan çîrokek û herwiha hêviyeke siberojê heye. Raporta Celia Mendoza ji Polandayê Rîkard Hüseyn pêşkêş dike. چەند هەفتەیەک لەمەوبەربیرە پەبڵینە ژیانی وەک هەر داپیرەیەکی ئاسایی بەڕێدەکرد بەڵام ئەمڕۆ ئەو پەنابەرێکی ئۆکرانیە لە وڵاتی پۆڵەندا. سەردەمی یەکێتی سۆڤیەتی جاران ئێمە بەباشی دەژیاین. پێم وایە دوای ئەمە پێویستمان بە رووسیا نەبێ. نازانم چۆن باسی ئەو بارودۆخە بکەم. بیرا پەبڵینا لەگەڵ نەوەکانی کیێڤی پایتەختی ئۆکرانیان جێهێشتووە بەهۆی نزیکبوونەوەی مەترسی شەڕ لەسەر گیانیان. بەهۆی شەڕەوە بەهۆی بۆمبەکانەوە چونکە ئەوان ئۆکرانیا بۆمباران دەکەن هێرش دەکەنە سەر لادیەکان. شتی تۆقێنەر ئەنجام دەدەن هەر کەسێک بۆ شوێنێک ڕایی کرد. ئێمە هەوڵماندا بە یەکەوە بمێنینەوە و منداڵەکانمان ڕزگار بکەین. ئەوان فریشتن. ئەو شەڕە تاوانی ئەوانی تێدا نییە. یولیا ئوسیک ژنێکی تری ئۆکرانیە و دایکی دوو منداڵە. ئەو لەگەڵ هاوسەرەکەی بڕیاریاندا کیێڤ جێبهێڵن دوای نزیکی 2 هەفتە لە هێرش و بۆمبەکانی رووسیا. ئێمە 13 ڕۆژ لە ژێر هێرش و بۆمبارانکردن بووین. هاوسەرەکەم پێی گوتم تکایە منداڵەکان لێرە ببە دەرەوە چونکە زۆر ترساون. لیلیا کۆسێنکۆدا پیرەی دوو گەنجە بەناوەکانی تەمور و دەمیر. ئەوان سەرەتا پلانیان ئەوە بوو بچنە خانوویەکی بچووک لە دەرەوەی کیێڤ. بەڵام لەگەڵ نزیکبوونەوەی هێزەکانی رووسیا بۆ ئەو شارە پلانەکەیان شکستی هێنا و ناچار بە ڕاکردن بوون. هاوسەرەکەم ئێستا لە کێفە. ئەو تەمەنی 33 ساڵە. ئەو بەڵێنی داوا کە دەگەڕێتەوە بۆ لامان.
لیلیا کۆسێنکۆ دەڵێت هەرگیز پێشبینی نەدەکرد کە لە سەدەی 21 و 75 ساڵ دوای جەنگی جیهانی دووەم جارێکی تر شەڕ ببینێتەوە. داپیرم لە پۆڵەندا شەڕی کردووە، بە دڵنیاییەوە زۆر ناخۆش بوو ئەو شەڕم بیرکەوتەوە. بە هەمان شێوە بیرەپەبلینە پێی وایە ئەو شەڕە بریتیە لە گەڕانەوە بۆ مێژوو. بیرمە ئەو کاتە بارودۆخی ئەو وڵاتە و لادیەکانی چۆن بوو. ساڵی 1954ش سەخت بوو، زۆر سەخت بوو. ئای خوایە ئێمە ئاشتیمان دەوێت و دەمانەوێ ئەو سەربازانە بمان پارێزن. تەنها ئەوەمان دەوێ هەموو شتێک باش بێت و ئاشتی بەرقەرار بێ. ئەو پەنابەرانە بۆ دەنگی ئەمریکا ڕایانگەیاند کە هیوادارن بە زووترین کات ئاشتی و ئاسایش لە ئوکرانیا بەرقەرار ببێت بۆ ئەوەی بتوانن لەگەڵ منداڵەکانیان بگەڕێنەوە بۆ سەر ماڵەکانیان و لە نەهامەتیشە ڕزگاریان ببێت. مەها ڕەمەزانێدا نرخێن هەر تشتی بلند بوونە و ڕونشتوانین باکوور و ڕۆژهەڵاتی سووریە زەحمەتیان گەلە گران دەبینن دە ئەنجاما vê کریز و ڕەوشە ئابووریدا. پامنێری مەلقامش لەو راپۆرتێک ئامادەکریە. ئیساڵ تەفگەرا کرین و فرۆتنێ ji bo pêdiviyên meha Remezanê lawaz e. Dayîka şivan ji gundewarê Qamişloyê dibêje. Ji ber buhabûnê nikare hemû pêdiviyan bikire. Buhabûna îsal bandoreke ser çand û kiryarên di Remezanê de jî kiriye. Bêtirî cureyeke sereke ji xwarinê jî wê ser sifrê tune be. Berê me dikirî û te da feqîra û xêr hebû me têra xwe dikirî. Îro ew kar nemaya. û tên çi jî bazar dikin dolar dixin dibe bi dolara û dolarê me nînin malka perê Sûrî me rena. Perê Sûrî tiştek pê nayê. Nevanem karin ji xwe bikirin û ne ji feqîr here bikirin. Ji aliyê xwe firoşkar ji û bazirgan buhabûna kelûpelan bi krîza aborî û navdewletî ve girê didin. Ehmed Eniz firoşkareke di bazarê Qamişlo de ye dibêje ku meha Remezanê ji bo wan meheke taybet bû û hemû firoşkar ji vê mehê sûd werdigirtin. Lê îsal tevger gelekî lawaz e. گۆر خۆ دەبێ مەسەلەن تشکی هەندێک دەبێ ji ber çiş buha bûne nemawek berê berê erzanî bû ana buha bûyî ji bo mesela Ukrayna mesela dolar mesela rêne kiriye bidaet gelek tê ser te fêm kir çawa yani gelek esbabê hene şixul kêm bûye û newek her sal e yani. Bi sedema krîza Sûriyê û daketina nirxê lêreya Sûrî li beramberî dolarê Amerîkî her wiha girtina deriyên bazirganî û dorpêçkirina herêmên Bakur û Jilatê Sûriyê sedemên sereke ne ji bo buhabûnê. Şerê Rûsya û Ukraynayê jî bandoreke xerab li ser rewşa aborî li Sûriyê û Bakurê Sûriyê bi giştî kiriye ne tenê got bûye sedema buhabûnê. Lê belê gelek cure jî di bazaran de nematê dîtin. Zana Umer dengê Amerîka Qamişlo. Kurd Connection îro bi dawî hat her şad û bextewar be. Bemîne xweş.